ئەم کاتە و هەموو کاتێکتان باش بینەرانی خۆشەویستی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە خۆشحاڵین جارێکی تر بە بەرنامەی ئاسۆی بەرابەریەوە دەبینە میوانی ماڵەکانتان بە بۆنەی نزیکبوونەوە لە 25 نەوام ڕۆژی بەرەنگاربوونەوە لە دژی تونند و تیژی بەرامبەر بە ژنان بەرنامەکانی ئاسۆی بەرابەری تەرخان دەکەین لەسەر ئەم بابەتە و لەگەڵ هەڵسوڕەوان و چالەکانی بواری ڕزگاری ژنان و توێژمان دەبێت. تونند و تیژی دیاردەیەکی مێژوویە و مێژووی جیهان پڕ بووە لە هەموو جۆرە تونند و تیژیەکی غەیرە ئینسانی. تونند و تیژی بەهۆی شەڕ، کوشت و کوشتار، غارەت و ئەشکەنجە زۆرتر بەرامبەر بە ژنان و منداڵان بەردەوام بەڕێوە دەچێت. ئێمە لە بەرنامەکەماندا زۆر لەسەر ئەم بابەتانە قسەمان کردووە، بەڵام بە پێویست دەزانین کە زۆرتر لەسەر ئەم بابەتانە بدوێن و تا کۆتایی نەمانی هەر چەشنە تونند و تیژیەک بەرامبەر بە ژنان لەم ڕێگەیە سڵ نەکەین و بەردەوام بین. میوانی ئەم هەفتەی بەرنامەکەمان بەڕێز هاوژین زیبا سەرپەرشتیاری فێمینیزمی ڕەوشەنگەری لە شاری سلێمانی کە لە ڕێگەی ئسکایپەوە میوانمان. هاوژین خانم کاتت باش و سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەی ئێمە. سپاس بۆ ئێوە، ئەم کاتی ئێوە باش. سپاس. هاوژین خان، ئێوە تونند و تیژی بەرامبەر بە ژنان چۆن پێناسە دەکەن و ئەمڕۆکە تونند و تیژی لە چه ئاستێکدایە؟ تونند و تیژی لە ژیانی مرۆڤەکانە وجودی هەیە، بوونی هەیە، چ بەرامبەر بە ژنان تونند و تیژی هەیە، چ پیاوان لەناو خۆیان بەرامبەر بە یەکتر و یاخود ژنان بەرامبەر بە یەکتریش تونند و تیژی هەیە. توانم بڵێم تونند و تیژی ئایدۆلۆژیایە، یعنی فکرێکە کە لە هەمیشە مرۆڤانی خاوەن تێڕوانینێکی خراپ یاخود تێنەگەیشتوو لە ژیانێکی دروست و ژیانێکی یەکسان و دەسەڵات خواست. دەسەڵات خواست بۆ واتایی کە دەسەڵات بۆ ئەوەی بوی بە دەسەڵاتدار بێ ژێردەستەت هەبێ، بۆ ئەوەی بوی بە هێز ئەبێ بێهێزێک هەبێ لە بەردەستە. ئەم مرۆڤانی کەوا بەم شێوازە بیر ئەکەنەوە یاخود گۆشەنی تێڕوانین و دنیا بینینیان بەم جۆرێ و هەمیشە لە هەڵپەی ئەوەیان کە دەسەڵاتیان هەبێ قودرەتیان هەبێ بەسەر ئەوەی ترە، ئەمە ئەو جۆرێک لە تونند و تیژی جەستەیی یاخود فکریان یان دەرونیان ئابووری هەر جۆرێک لە تونند و تیژیەکان کە پێناسەی بۆ کراوە بەکارەهێنن بۆچی بۆ کۆنتڕۆڵکردنی ئەوەی تر. جا ئەمە لەلایەن پیاوانەوە بە شێوەیەکی گشتی لە ناو سیستمی نێرسالاری بەرامبەر بە ڕەگەزی ژن ئەکرێ و بەداخەوە هەر لەناو خودی ڕەگەزی ژنانیشە لە بەشێکی کەم لە ژنان بەرامبەر بە زۆرینەی ژنان ئەکرێەوە پیاوان هەر خۆشیان کە هەن پەروەردەی ئەو ذهنیەت و ئەو عەقلەتەن بەرامبەر بە خۆشیان ئەو تونند و تیژیە بەکارەهێنن. واتە تونند و تیژی ئەگەر دنیا بینینێک ئەگەر شێوازێکی هەڵی بیرکردنەوە بێ، ئەگەر دەسەڵات خوازی و کێشەیەکی مرۆڤایەتی بێ بەگشتی لە ناو مرۆڤ هەیە ئەوە لەسەر زەوی هەیە، ئەتوانین بڵێن لە ناو ئاژەڵەکانیشا تونند و تیژی هەیە. بەڵام مرۆڤ ئێستا بە جۆرێکی تر تونند و تیژیەکە بە فکر و بە زمان تونند و تیژیەکان ئەکاوە تەنها لە پێناو تێربوونی خۆراکانی خۆراکیان نیە. گەر ئاژەڵەکان تەنها تونند و تیژی بۆ بەکاربێنن بۆەوەی کە بۆ خواردن ئاژەڵێک ئەوەی ترڕاوە کات بۆەوەی بیخوا بۆەوەی پێویستی خۆراکی خۆی پڕ بکاتەوە. بەڵام لە لای مرۆڤەکان تونند و تیژیەکان تەنها بۆ خواردن نیە بەڵکو بۆ دەسەڵات و بۆ هێزە. وەکوتم چ لە ناو پیاوەکانە بەرامبەر بە پیاو تونند و تیژی ئەکرێت، چ لە ناو ژنەکانیشا تونند و تیژی ئەکرێ، بەڵام شێوازی گشتی و زاڵی ئەم سیستما کۆمەڵایەتی و فکرێکی متیا ئەژین دەسەڵاتدار پیاوانن و ئەو تونند و تیژیە لەلایەنی فکری، لەلایەنی جەستەیی، لەلایەنی ئابووری، لەلایەنی دەرونی، لەلایەنی لە هەموو بوارەکانی ژیانە بەرامبەر بە ڕەگەزی ژن بەکارهێنن بە جۆرەها میتۆد و شێواز و دەستگای جیاواز. بۆچی؟ بۆ ئەوی خۆی بە ڕەگەزی یەکەم بە عاقڵتر بە فاهمیدەتر بەرامبەر بۆی تر نیشان بدە و کۆنتڕۆلی بکە، فەزای گشتی فەزای تایبەتدا کۆنتڕۆڵ بکە بۆ ئەوەی کە تەنها خۆی هەبێت. بەڵێ تونند و تیژی لەگەڵ ژنان و داسەپاندنی قودرەتی پیاوسالاری لەکوێوە سەرچاوە دەگرێت؟ هاوڕێ هاوژین، ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو بگەڕێنەوە بۆ دروستبوونی شارستانیەتەکان،
ئەو کاتێک کە بەرهەم زیادی کرد ئەو کات کە ئاژەڵەکان ماڵی کران کە ژنان نوێنەری شۆڕشی کشت و کاڵ و دۆزینەوەی کشت و کاڵ بوون ئاژەڵەکانیان هاوڕێتی ئاژەڵەکانیان بۆ مرۆڤایەتی فراهەم کرد هەر لەو جێەوە بەشێک لە مێژ و ناسان بەژێک لە مرۆڤ ناسان یاخود ئارکۆلۆژیستەکان ئەوانەی کە توێژینەوەیان کرد و تا ئێستا ئەو بەرهەمانەی کە لە بەردەستی ئێمە لە دوای ژیانی سەرەتایی مرۆڤەکان بۆ ئێمە جێماوە ئەوە نیشانی ئێمادەن کە لەگەڵ زیادبوونی بەرهەمە ئیتر مرۆڤەکان بیریان لەوە کردو بەرهەمەکان دابش بکەن لە ناویەکە ئەوە کە بەرهەم زیادی کرد پێویست بوو خاکیش دابش بکرێ و بۆ ئەوەی ئەم دوانە جێبەجێ بێ پێویستە مرۆڤەکانی ژابش بکرێن و مۆکیت دروست بێ واتە یەکەمین کۆیلە و یەکەمین داگیرکراوی سەرڕووی زەوی ژنە چونکە لە ڕێژنەوە هەم خاک دابش کراوە هەم زیادە بەرهەمی نێوان ژمارەی زۆری دانیشتوان لە گروپێکەوە بۆ گروپێکی تر ئاڵ و گۆڕی پێکرا ئالەوەوە کە مۆکیت دەستی پێکرد و مۆکیت لەسەر ژن چەسپە پاشان خاکیش مۆکیەتی بۆ دروست بوو پاشان زیادە بەرهەمیش مۆکیەتی بۆ دروست بووە ئەم تونوتی ئەم بە مۆکیتکردنە ئەم هەستی بە مۆکایەتیکردنە بە مۆکاتی بوونەی ژن ئەنی هەستی پیا و بەرامبەر بە ژن کە مۆکیەتی لە سەرتاکانی دروستبوونی شارستانێتەوە کە دەستی پێکردووە کە شێوازی بۆ دانراوە پاشان دەستگا بە دەستگای بۆ دروست بووە لە دەستگای خێزانەوە کە بچووکترین دەستگای ناو ئەو بیرە کۆمەڵایەتیە نێر سالاریەیە لێەوە گەورە ئەبێ هەتا ڕۆژی ئەمڕۆ کە ئاگاتە حکومڕانی و دەسەڵاتداری دەوڵەتێک لە هەموو دەستگاکانی دەوڵەت هەموو ڕێکخرا و حەزب میدیا هەتا ئێستا تەکنەلۆژیە هەموو بیرە جیاوازەکانی مرۆڤایەتی بە جۆرێک ئەڵقە لە دەستی یەک بوون بە جۆرێک زنجیرە برای یەکتر بوون بۆچی بۆ درێژەدان بە مۆکیتکردن درێژەدان بە جۆرەکانی توندوتیژی و درێژەدان بە بچووک بینینی ژن و ئەم ژیانەی کە ئێمەتیایە ئەژین لەسەر ئاڵ و گۆڕپێکردنی ژنان دروست بووە گروپ ئەنی ژنان لە دەستی چەند پیاوێک و ئەو گوازراونەوە بۆ دەستی چەند پیاوێکی تر لە مۆکایەتی ئەم خراونتە مۆکایەتی ئەو بۆیە ئەگەر بیرێک لە ژیانی ڕابردوو ئێمە بۆ ئەوەی کە بتوانین ئێستا قسە بکەین پێویستە لە مێژووی خۆمان بزانین ئێمە چۆن گەیشتین بە ئێرە تاکو نزانین دوێنێ چۆن ژیاوی ناتوانین قسە لەسەر ئەمڕۆ بکەین و ناتوانین قسە لەسەر سبەینێ بکەین و بۆ ئەوش لە دۆخی ژنان تێ بگەینە بێ بگەڕێنەوە بۆ مێژوو ئەوەی کە بەدەستمان گەیشتو ئەوەی کە تا ئێستا ناسێنراوە و مرۆڤایەتی بە جۆرێک سەلمان دوێتی و باوەڕمان پێێتی ئەوەیە کە لە سەرەتای دروستبوونی شارستانێتەوە بە مۆکایەتیکردنی ژن دەستی پێکردو هەتا ئێستاش بەردەوام بەڵێ لە ڕوانگەی پیا و سالاریە و ژنبوون جورمە و ئەبێ ئەوامری پیا و جێبەجێکە بۆ پیاوان خۆیان بە مالێکی ژن دەزانن بۆ کوێ دەگەڕێتەوە ئەوە لە ڕوانگەی پیاسالاریەوە یاخود لە بیری پیاسالاری ژن لەبەر سێ هۆکار ئەبێ بە مڵک و لەبەر سێ هۆکار بەڕۆ بە تێڕوانینی ئەم بیرکردنەوەی ئەم زیهنێتە ژن لەبەرەوەی جەستەی ماسوولکەکانی وەکو هی پیاو نیە بۆ پیاوان باڵیان بەرزترە بۆ ماسوولکەی ئەوان بە ئەندە ئەنی گەورەتر فیزیکی ئەوان جیاوازە لە ئێمە ئەو کات کەس ژیانێکی سادە و ئاژەڵ کشت و کاڵی و ئاژەڵداری و هێزی دەست ئەنی بەرهەمی مرۆڤی کۆ کردوێتەوە میکانیک و ماشێنەکان نەبوون ئەنی مەکینەکان نەبوون بۆەوەی هاوکاری کەن یاخود کۆمپانیا ئەو شتە گەورانە نەبوون بۆیە لەگەڵ ئەوەی کە ژن مناڵی ئەبێ و زەحمەنی لە ڕووی جەستەیەوە هێز و قدرەتی تابێت بەخۆی هەیە بەڵام یەکێک لە هۆکارەکان جیاوازی جەستەی نێوان ژن و پیاوە کە پیا سالاری ئەمەی وەکو چەکێک بەرامبەر بە ژن بەکارهێناوە وەکوتم بە بەراوردکردن یاخود بەهێنان ئاستیەوەی کە ئەم باڵای بەرزترەوە ئەو باڵای نزمترە یاخود ماسوولکەی ئەم لەم بەهێزترە و ئەم لەم لاوااسترەکە ئەمەژە گەڕێتەوە بۆ ئەو ژینگە پەروەردەیەی کە مرۆڤی تیا گەورە ئەبێگر کە دواتر ئەمە قسە لەسەرەکەم ئەمە یەکێک لە جیاوازەکان جیاوازێکی ترکە یەکێک لە پایەکان کە پیاسالاری خۆی لەسەر دامەزراندوێنە جیاوازی جەستەیە کە ڕەگ و ڕیشەی پیاسالاری لەسەر جیاوازی جەستە دروست بووە یەکێکی تر لە بنەماکانی کە پیاسالاری خۆی لەسەر دامەزراندووە هەست و شێوازی بیرکردنەوە بۆ کە بەو واتایی کە ئەگەر پیاوان عەقڵانی بیرەکەنەوە هەست و سۆزیان نییە کەواتە ئەوان لە ئێمە عاقڵترن هەست و سۆز و خۆشەویستی ژن کە نوێنەراتی محبەت و سۆز و خۆشەویستێکە لەسەر ڕیزەوی ئەمە بەلاوازی ناسێنراوە
بەلاوازی ناسێنراوە بۆی کە ژن عاتفیە ژن ناکەوێتە ینی ناتوانێت عقلانی بڕێت بدا بۆچی چونکە ژن سۆری ماگانی هەیە و ژن مناڵی ئەبێ و هەر ئەم سێ هۆکارانی چ لە لانی دەرونی چ لە لانی بیرکردنەوە چ بە هەستی ئەم سێ بنەمایە کە پیا سالاری خۆی لەسەردا مەزرانەوە زانستی ئەمڕۆ هەرسی ئەم هۆکاری پوچەڵ کردێتەوە بە هەوڵ و خەباتی مرۆڤ یەکسان خوازەکان بە هەوڵ و خەباتی ژنانی فێمینیست ژنانی خەباتکار ئەم سێ هۆکارە هەرسێکی وزانست پوچەڵی کردوونەتەوە کە ژن هیچ جیاوازێکی جەستەیی غێری ئەندامی زایندی و زاوزێ لەگەڵ پیاوانیە وەلایانی بیرکردنەوەی ئەگەر پیاوان یەک ڕووی کارێک ئەبینن بەڵام ژنان فراوانتر ینی فراوانتر ئەڕوانن بۆ ژیان دنیا بینی ژنان فراوانترە و هەروەها سۆڕی ماگانە کە ژن نزیکتر ئەکاتەوە لە سروش سۆڕی ماگانە وەکو سۆڕی 28 ڕۆژە و 28 ڕۆژەی مانگ یەکێکە لە نیشانەکانی کە ڕۆحی ژن و هەڵگرتنی مناڵ لە لای ژن واتەوەی کە ژن زۆر قوڵتر زۆر پەیوەسترە بە سروشتەوە بە جیاواز لە پیاو هەر سێم هۆکارە کە پیاسالاری هەتا ڕۆژی ئەم ڕۆژ لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە لە دنیاشە بەگشتی بەڵامگەر لە بەشێک لە ئەم سەرزەمینە یاسا و ڕێساکان دەستورەکان یاخود غەرامە و پارە ڕێگری بوو بێ لە تونوتیژەکە بەڵام لە ڕۆژەڵاتی ناوەڕاست بە شێوازێکی زۆر زبر زۆر داپلۆسی کەرانە لە بەرامبەر ژنانە حکوم ئەکاتە سەڵاتی نێرسالاری و هەر لەبەر هۆکاری جەستەیی و فکری و هەستی تونوتیژەکان تا ئێستا بەردەوامەوە و پیاویش لەسەر ئەم سێ بنەما هەڵەیە خۆی بە بەهێزتر ئەزانێ لە ژنان. بەڵێ هاوڕێ هاوژین سربەخۆیی ئابووری چەندە ئەتوانێت ئەسێری بێت لەسەر کەمکردنەوەی توندوتیژی بەرامبەر بە ژنان؟ سربەخۆی بۆ هەر مرۆڤێک سربەخۆی ئابووری گرنگە تۆ پێویستەکانی ژیانت پێویستە بپارەیە کاتێکە بەرهەمی مرۆڤ زیادی کرد ژمارەی دانیشتوانی سەرزەوی زیادی کرد پێویست بوو وەکوتم پێویست بوو گروپێک لە دانیشتوانیان بنەماڵەیەک یان خێڵێک یان کڵانێک بەرهەمەکانی خۆیان بگۆڕنەوە لەگەڵەوەی تر چونکە هەموو پێویستێک لای من نییە هەندێک ڕان من لە شتێکا زۆرم تۆ لە شتێکا کەمی و ئێمە ئاڵگۆڕی پێکەین تۆ لە شتێکی زۆر و من شتێکم کەمە ئێمە ئاڵگۆڕی پێکەین من شتێکی سروشتیە بەڵام کاتێکە ئەم ئاڵ و گۆڕ پێکردنەوە پێویستی مرۆڤ زیادی ئەنی بەرهەمەکانی مرۆڤ زیاد لە پێویست بوو لەوە زیاتر بوو کە من پێویستم پێێتی ئالێرەوە ئیتر بناغەکانی سەرمایهداری و دەسەڵاتی پارە سەرچاوە ئەگرێەوە کاتێ پارە هێندایە ئاراوە و تۆ لە بەرامبەر بەرهەمەکە تا پارەت وەرگێت و خاوەنی بەرهەمەکە کێ پیاوە و هێز و قدرت لای کێ لە ئەو کەسێک کە دەسەڵاتی هەبێ و پارەی هەبێ و ژنی هەبێ و خێزانی هەبێ ئەو کات ئابووری وەکو یەکێک لە خاڵە هەرە بنەڕەتیەکان و گرنگەکان ئەژمات کرا بۆەوەی کە مرۆڤ لەسەر پێی خۆی بۆستێ باوەڕی بخۆی بێ هەتا ئێستاژەم ئەمە نەیتوانی و گرنگی خۆی کەم بکاتەوە سربەخۆی ئابووری بڵێ لە دنیایەکی سەرمایهداری و ژیانێکی ئالۆزە ئابووری کارێکی گرنگە چونکە ئێمە زۆر کاری ئێمە هەر بەپاراکرێت بەتابەت لە سیستمێکی ئاوای بێمۆڕاڵە کە سەرمایهداریە کە هەوا و هەناسەدانی ئێمەش لە بەرامبەر پارە هەژمارەکات ئۆکسجینیشمان پارە پێبەخشێ بێگومان پارە گرنگانی ئابووری گرنگە بۆ مرۆڤ بەڵام ناتوانین بڵێن خاڵی هەرە بنەڕەتیە بۆ سەربەخۆیی مرۆڤ بەتایبەت بۆ ژن چونکە ئێمە زۆرێک لەو ژیانشمان بینیەوە کە پارێکی زۆریان هەیە یاخود ئابووری سەربەخۆیان هەیە ئەبینین کۆمپانیایەکیان هەیە کۆمپانیەکان چییە بەرهەمەکان و بەرهەمانن کە خزمەت بە پیاسالاری و بە ذهنێتی پیاسالاریەکەن و ژنان تیان قوربانین ئەبینین ژنانێکن کە پارەشیان هەیە ئابووری سەربەخۆشیان هەیە بۆ نە فەرمانبەرێکیشن بۆ نە پەرلەمانتارێکیشن بەڵام هێزی بڕیاردانیان نییە بۆچی چونکە کەسایەتی ئەوان فکری ئەوان لە ئەنی وەکو ئەوی کە پارەیان زۆرە پێ نەگەیشتووە بۆی تۆ هەرچەنێگەگەر سیارەشت هەبێ نەزانی شۆفێری بکەی خۆتەی بە دیارێک و بەدارێک و بە عمودێکا و لەوانەیە کەسێکی تریش پانکەیتەوە ژیان لە کەسێکی تری ژوەر بگری بۆ ئەوی کە تۆ سەربەخۆبی بۆی تۆ ئابووری بۆی بتوانانی ئابووریشت سەربەخۆ بێ بۆی بتوانانی کەسایەتێکی سەربەخۆ بەهێزت هەبێ پێستا لە هۆشیاری فکرەوە دەست پێ بکرێ هۆشیاری فکریش لە مێژووە وەکو سەرەتا باسمان کرد ئێمە بزانین کەی و لەکوێ و چۆن ڕۆڵی ئێمە کەم کرایەوە ئێمە پرایوەت خراین و ئێمە مڵکێتمان خراە سەر و بووین بە ڕەگەزی دووەم لە سەر ڕووی زەوی ئەو کات پارە ئەتوانێت ئابووری سەربەخۆی ئابووری وە کارکردن کە بۆ هەموو مرۆڤێک پێویستە ئەتوانێت پشتگیرێکی باشی ئێمە بێتاکو بتوانین هێز و توانای خۆمان قدرەتی خۆمان بخێنە خزمەتی مرۆڤایەتی و هاوکاری ئەوانی تریشی پێ بکەین. بەڵێ هاوڕێ هاوژین
یاسا چەندە دەتوانێت تەئسیری بێ لەسەر زیادکردنی توندوتیژی بەرامبەر بە ژنان؟ ئێستا لە بەشێکی ئەم سەرزەمینە کە ئەوروپا و غەربی پێڵەن یاسا توانیوێتی ئەوش لەژێر فشاری خەباتی ژنانی فێمینیزم بۆ ژنە فێمینیستەکان کە خوێنیان بۆ بەخشیوە کە ژیانیان پێ بەخشیوە توانیان مافی دەنگدان وەربگرن لە شەپۆلیەکەمان توانیان مافی خوێندن وەربگرن بۆ ژنان توانیان جلوبەرگێکی سادە مافی لەبەرکردنی جلوبەرگێکی سادەمان پێ بدەن و توانیان جۆرەها یاسادا بنێن بۆ ئەوەی کە پیا و کۆنتترۆل بکەن یاسا بۆ پێویستە بۆی تونوتیژی پیاوێک کە بە زێهنێت و بە فکری پیاسالاری پەروەردەکراوە کە خۆی بە گەورەتر لە هەر شتێک ئەبینێ خۆی بەخوای سەرزەوی ئەبینێ خۆی بەخوای ژن ئەبینێ بۆ ئەمە یاسادانراوە بۆ ئەو نەپێویست ئێسا بەشێکی زۆر لە ڕۆژهڵاتی ناوەڕاست گەنجەکان ژنەکان پیاوەکان حەزەکان بڕۆن بۆ ئەوروپا لە کاتێک ئەگەر ئەو یاسا و ڕێسایی کە لەوێ بەنی پارە غەرامەی لە پشتەوەیە بە پارە مرۆڤەکانیان ئەوە کردووە کۆنتترۆل کردو بۆ ئەوەی کە تونوتیژی بەکارنهێنن بەرهەم بهێنەوە ئەگەرمە لە خۆلای خۆمان ئەنجام بین یا خودت خۆمان بتوانین یاسا جێبەجێ بکەین نەخێرە گەر یاساشمانە ڕەوشت لە پێش یاساوی ئەخلاقیەتی ئێمە دنیا ئەمەش پەیوەندی بە دنیابینی و پەروەردە و پرۆسەیەکی دوور و درێژی ژیانمانەوە هەیە کە ئێمە چۆن پەروەردە ئەکرد بین چۆن سێری ژیان ئەەکەین چۆن سێری ڕووداوەکانەکەین چۆن هەڵەکانمان ڕاست دەکەین و چۆن دان بە هەڵی خۆمانە ئەنین ئەگەر ئەمانە تێنەگەین و ئەمانە دانی پیانەنین بەڵێ یاسا لێرە ئەبێمە کۆنتترۆل بکە بەزگە مرۆڤ بۆ خۆی کۆنتترۆلی خۆی بە هۆشیاری خۆی بوو ئەگەر مرۆڤ هۆشیاری گەیشتە ئاستێکە خۆی سنوور بۆ خۆی دابنێ ئەو کات نەپێویستی بە ئاینە بێ کە سزا و پاداشتی بۆ دانێ نەپێویستی بە یاسا و ڕێسای دەوڵەتە بێ کە پۆلیسی بۆ دانێ و زیندانی و بەندکردنی چابێ بەڵام لەبەرەوەی ئێمە هەموو کەم و کوڕی لەم بارەوە لە هەموو بوارەکانە بەگشتی و لە ئەوروپا ئەگەر یاسا و ڕێساکان باش چوونەتە پێشەوە یاخود یاسا و ڕێسای زۆر تون هەیە بەرامبەر بە تونەتیژی ژنان واتای چیە واتای ئەوەیە کە هێشتا ئەخلاقیەتێکی مرۆڤایەتی تەندروست نەتوانراوە لەسەر زەمین جێبەجێ بکرێ ڕەنگە لە ناو کتێبەکانە زۆر بن ڕەنگە لە ناو تیۆر و ئەفکار و لێکۆڵینەوە زانکۆکانە زۆر قسە لەسەر ئەو بکرێژن ئەمایە و پێویستە ڕێزی لە بگیرە و پێویستە تونەتیژی بەرامبەر نەکرێ و پیاویش هیچ زیاتر نییە لە ژن ئەمانە بەڵام دوایی لە کردارە چین لە کردارە لەبەڕی ئێمە هێشتا قوربانی دەستی و ئەقلەتین بۆی پێویستمان بە یاسایە بۆی ئێمە کۆنتترۆل بکە لە باشووری کوردستان من لە شاری سلێمانیەوە لەگەڵتانم ژنان ئەکوژرێن ژنان ئەسووتێنرێن ژنان بێڕێزیان پێکرێ ژنان لیان ئەدرێ یاساش نییە نا ئەخلاقیەتێکی مرۆڤایەتی ئەو تۆ هەیەکە داماڵرا بێت لە نێر سالاری و نێر سەروەری و نە یاسا و ڕێسایەکی ئەو بەهێز و پتەویش هەیە کە بتوانێت مرۆڤ هانای بۆ بەرێ من وەک ژنێک گەرس بینێ پیاوێک تونوتیژی بەرامبەر کردم ناتوانم ئەوە بکەم پشت بە یاسا ببەسم چونکە ژن کوشەکان هەموو لە ناو بازارەکانە ئەسوڕێنەوە بۆ یاسا گرنگە بۆ ئەو کۆمەلگایانەی کە هێشتا بەگشتیش لە جیهانەوە یاسا پێویستە بۆچی پێویستە چونکە تونوتیژی پیاوان بەرامبەر بە ژنان هێشتا پیاوان نەگەیشتونەتە ئاستێک کە خۆیان بە گەورەتر لە ژن نەبینن لە هەر جێکی جیهانە هەیە بەشێک لە پیاوان ڕەنگە بڵێن ڕەنگی ساکە گویان لە دەنگێمەش پێ بڵە منوانی بەڵام کاتێک ئەوانەیە کە تۆ دەست نەبێت بۆ سنوورەکانی دەسەڵاتی ئەو هەموو پیاوێک سنووری دەسەڵاتی هەیە دەسەڵاتی پێدراوە ئەگەر ئەو بیاوێ نێوێ کۆمەلگا و دابوونەریت و ئاینەکان و شەقام و کۆڵانەکان هەموو پەروەردە سیاست هەموو دەسەڵاتی بە پیاوداوە و تۆ کاتێک ئەو تونوتیژ نییە بەرامبەر بە تۆ کاتێک تۆ دەست نەبێت بۆ سنوورەکەی ئەو سنووری خۆی دیاری کردووە و تۆ بێ سنووری ئەو بۆی هەیە هەموو شتێک لە تۆ بکە وەکو ژنێک بۆی هەیە هەموو کارێک بەرامبەر بە من کاو من سنوورم نابێ من سنوورم هەبێ بەڵام کاتێک من ویستم لە سنوور ئەو سنووری کە ئەو بۆم دیارەکە تێپەڕم لی بێگومان تونوتیژیم بەرامبەر بەکارێنێ بێگومان بۆی هەیە لێم با بۆی هەیە بم کوژێ بۆی هەیە لە ناوم بەرێ و ئەگەر یاسا و ڕێسایەک نەبێ ئەم پیاوە کۆنتترۆل بکە وەکو چۆن لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و لە باشووری کوردستانە هەیە بێگومان پیاوانم کاراکەن بەڵام خۆشبەختانە بە هەوڵ و خەباتی ژنەکان لە غەربە لە ڕۆژئاوای ئەم سەرزەمینە یاسا و ڕێسە توانیوێتی کە تا ئاستێک کۆنتترۆلی ئەو تونوتیژانە بکە کە پیاوان بەرامبەر بەشانی نوێن بۆ کەمکردن یان بۆ نەمانی توندوتیژی لانی کەم دەبێت چی بکرێ وەکو کەسانێکی فعال لەم بوارەدا لە بواری ژناندا کۆمۆنیستەکان دەبێت چی بکەن ئەو دۆخی کە بەسەر ژنانە هاتووە دۆخێکی تەنها کۆمەڵایەتی نییە بەڵکو دۆخێکی مێژویی ئابووری
فەلسەفی ئاینی ئەنج کۆمەڵایەتیە ئەوە تا پێشەوەی کە سیاسی بێ مێژوویە دوایەوەی کە سیاسی بوو ئابوووریە ئەجا ئاینیە چونکە هەموو وەکو سەرتاش باسمان کرد هەموو وەکو زنجیرە لە دوای یەکن لە پێناو ئەو دۆخە خراپی کە بەسەر ژنا هەیە و بۆ ئەوەی کە ئەم دۆخەی ژن تێپەڕێنرێ وەکو چۆن ژن یەکەم قوربانی و یەکەم کۆی لەکراوی سەرڕووی زەویە یەکەم چارەسەریش لای ئەوە دەستپێکە چۆن دەستپێکە بەشێکی پەیوەست بەخۆی بە ژنەوەیە ژنێک بۆ کاتێک کە پرسیاری هەبوو ڕازی نەبوو لەو دۆخەی کەتیای ئەژین خۆی و هاوڕەگەزەکانی دیکەی کاتێک کە ڕازی نەبوو بەو دۆخەی کەتیای ئەژین هۆشیاری هەبوو لەو مێژووە لە ئابووری لە سیاست خوێندنەوەی بۆ کردن ئەو کات ئەو هەموو وەهم و ناڕاستی بۆ ئاشکرا بوو ئەو کات بەرپرسیارە بێ لەوەی کە ئەوانی تریش وەکو گروپێک لە سوکاتی گروپێک مرۆڤی سوکاتی پێکرا و ئایان بینێ هەر ژنێک هۆشیار بێتەوە تێگالەوەی کە ژنەکەی تری کە وەکو ئەو ئەژی وەکو ئەو ژیانێکی خراپ ئەژیر کە پێشترتیای ژیاوە هەستەکە و ژیانە سوکاتی پێکە بۆیە هەموو کار و هەوڵەکەدا ئەبێ بدا بۆ ئەوی دۆخەکە بگۆڕێ ئەمەش بەچی بۆی کە خۆی داماڵێ لە وەهمی بنەماڵە لە وەهمی ئاین لە وەهمی زانست لە وەهمی مێژوو لە وەهمانەی کە لە دنیای سەرمایه‌داری و لە ژیانی دروستکراوی دەستی مرۆڤەکان خۆیانە کە ئێمە بەداخەوە بەشێکی زۆرمان لە ژنان وا هەستەکان ئەم ژیانی کێمەتیایە ئەژین ئەوەی کە لێمانەدرێ ئەوەی کە دەرفەتمان پێنادرێ ئەوەی کە گوێمان لێناگیرێ بە جۆرێک لە ئەو بینیمانە بە جۆرێک لە ئاسمانی و لە سروشتی بینیمانە لە کاتێک ئەمە سروشتی نییە بەڵکۆم ژیانێمەتیاژین ژیانێکی دروستکراوی دەستی مرۆڤ دەسەڵاتدارەکانە بۆ ئەوە پێویستە ئەو ژنانی کە هۆشیارن ژنانی ناوپارتە سیاسەکان ژنانی ناو بیرە جیاوازەکان و ژنانی فێمینیست لەم خاڵەوە دەست پێ بکەن کە چارەسەری ڕاستی ئێمە یەکەم قوربانی بەڵام یەکەم هەنگاوی چارەسەریش لە لای خودی خۆمانە ئێویش بە دەستبەردان لە هەموو ئەو پێناسە هەموو ئەو پێناسە ناڕاستانی کە بۆ منی ژن دیاری کراوە هەموو ئەو پێناسانی کە لە دەرەوەی ویستی منت من ژنی کێم کچی کێم دایکی کێم ئەمانە نا من مرۆڤێکم بەرامبەر بە مرۆڤێکی تر من دنیابینینێکم هەیە ئەویش دنیابینینێکی هەیە ئەنی ئەو مەبەستم پیاوە من توانایەکم هەیە ئەویش توانایەکی هەیە من تایبەتمەندیم هەیە تۆش تایبەتمەندیت هەیە وەکو پیاو لە سەر ڕووی زەوی بۆ ئەوەی ئەم ژیانە باش بکەین بۆ ئێمە بتوانین نەوەیکی باشتر بەرهەمبێنین بۆ پێشکەش بکەین بۆ ئەوەی بتوانین بێکەوە بە خۆشەویستی بە ڕێزگرتن پێش خۆشەویستی بتوانین بە ڕێزەوە لە ژیانە بژین واتای هەبێ ژیانمان کاتە پێویستە هەردوو لە هێندەی یەکتر ماندوو بن چونکە پیاوان قوربانێکی سەرەکی ئەگەر ژن قوربانیە پیاویش قوربانیە لە ناو زیهنەتی پیا سالاریە چونکە پیاو لە توانای خۆی لە ویستی خۆی زیاتر ئەرک و بەرپرسیارەتی بەسەر شانەوەیە لە پاراستنی ژن لە موکێتکردن بەسەر ژنەوە لە پاراستنی کە ژن بۆ بە شەرەفی بۆ بە ناموسی ئەم هەمیشە بەرپرسیارە لەوەی کە بیپارێزێ بیگرێتە خۆی وچاوی لێ بێ هەڵە قسەنەکە هەڵە بیر نەکاتەوە بۆیە ئەم کارە کارێکی تەنها ژنان لی ئەنی خاڵی دەستپێک پێویستە لای ژنان وەکو ژنانی فێمینیزم ژنە فێمینیستەکان زۆر بوێرانە چەندین سەدەی ئەم کاریان کردووە و دەستیان بۆ بردووە ئەرکی ژنانە کە درکیان پێکردو کە ژن مرۆڤێکی هۆشیار و بە هەستیارە و باشتر لە پیاوان هەست بە زوڵم و زۆری ئاکا چونکە زوڵم و زۆریەکە لەسەر حسابی ئەو ئەنجامەدرێ و درێژەکرێ و کەسایەتی کە بۆ پیاوە دروست کراوە لەسەر جەستە و ڕۆح و کەسایەتی من دروست کراوە بۆیە من باشتر لەو هەستی پێ ئەەکەم ئەگەر ئەو لە خۆشگوزەرانیە بێ لەسەر حسابی من لە خۆشگوزەرانیە ئەگەر ئەو ناسنامەیەکی باشی هەیە لەسەر حسابی من ناسنامەی باشی هەیە بۆیە ئێمە باشتر لە پیاوان هەستی پێ ئەەکەین و ئێمە دەستمان کردو بە خەباتەکە پیاوانیش کاتێک کە ناڕازین لەو سیستەمە کاتێک کە بێزارن لەو هەموو ئەرک و بەرپرسیارێتیە کەواتە پێویستە هاوڕێ و هاوخەباتی ژنان بن و پێکەوە ئەم کارە هەنگاو هەڵبێنین سوود لە توانا و تایبەتمەندیەکانی یەکتر وەربگرین سوود لە جیاوازیەکانی یەکتر وەربگرین بۆ ئەوەی کە هەنگاوەکانمان خێراتر بێ ژنان هەر بۆ خۆیان خەریکن ژنان هەر بۆ خۆی ناڕازیە و ڕخنە ئەگرێ هەوڵ ئەدا بەڵام بێگومان چپڵە بەدەستێک لێ نادرێ بێگومان کاری باش تەنها بەڕگەزێک ناکرێ و ئەو دۆخەی کە بەسەر ژنە هاتووە تەنها بۆ گۆڕانکاری تەنها ژن لێ بەرپرسیار نییە وەکو دووبارە ئەیڵێمەوە ڕاستە ژن زیاتر هەستی پێکا و دەستی بە خەباتەکە کردووە بەڵام بۆ ئەوەی خەباتەکە هەنگاوەکانمان خێراتر بن و زووتر بگەین بە ئامانج و مەبەستی خۆمان
پێویستە پیاوان هاوڕێمان بن، هاوخەباتمان بن، ڕێزگر بن لە خەباتی ئێمە، وەلانی کەم بربەستمان بۆ دروست نەکەن. ئەگەر هیچیش ناکەن بربەست دروست نەکەن، چونکە خۆتان نەزانن کاتێک ژنێک وتی من ڕازیین بەم یاسا ڕێسا و 10 ساڵاتە، یەکسەر لەلایەن پیاوانەوە، لەلایەن پیاوانی پیاوسالارەوە، لەلایەن ژنانی پیاوسالارەوە، یەکسەر ئەو ژنە بە دەمەوەر، بە بێحەیا، بە بێ ئابڕوو، بە بێ شەرەف، بە بێ خاوەن حساب هەنی پێناسە ئەکرێ. بۆ ئەوەی ئەم هەنی ئەگەر ئەم مرۆڤانە چ بە ژن چ بە پیا، چونکە پیاسالاری بیرمان نەچێت بەشێک لە ژنانی شەڵگەری ذهنەتی پیاسالارین بۆ پێی پەروەردە بوون، وەکو پاسەوانی پیاسالاری، وەکو شۆڕژگەری پیاسالاری خۆیان هەژمارەکەن و هەمیشە هێرشەکەنە سەر ژنانی تر. و هەر پیاوەکانیش ئەما وەکو چەک بەرامبەر بە ژنانی خەباتکار بەکارێنەوەڵن. ئێوە باسی چێکەن ئەو ژنەکان خۆتانن لە ناو خۆتاناوان، لە کاتێکە پیاوەکان هەمیشە شەڕ و یەکتریش ئەکوژن. بۆ ئەوە پێویستە ئێمە چ ئەوانی کە هەڵگەری پەروەردەکراوی دەستی ذهنەتی پیاسالارین لە خۆمان دای بماڵین و بڵین ئەمانە نوێنەرایەتی دنیابینینێکی جیاواز لەو دنیابینیەستەم کار و تونوتیژەن و ئەمانە لە ئێمە نین، بەڵکو ئەمانە ئەبێ کاریان لەسەر بکەین باشیان بکەین. ئەمە وەکو هەنگاوی یەکەم ئەبێ ئەمە خۆوان پاک بکەینەوە. ئەو مرۆڤانەی کە کارەکەن، ڕەنجە کێشن، خوێن ئەبەخشن، ژیانی خۆیان تەرخان کردو بۆ یەکسانی دادپەروەری، پێویستە یەکەم جارە ڤایرۆسە لە لەشی خۆمان دەربکەین. ئەنی ئەو مرۆڤانەی کە دێن لەناو لەژێر سایه خەباتی ژنان و فێمینیزم بوونە، دێن بەناوی ئەوانەوە کاری نەشیاو ئەەکەن، کاری دوور لە مرۆڤایەتیەکەن، ئەمانە دوور بخرێنەوە و پاشانە مرۆڤانی کە بەڕاستی کار بۆ ئەماکەن یەک بگرن و یەک بگرین و هێزی خۆمان بخێن بە یەک و بنەمای کار و خەباتیشمان یەکسانی دادپەروەری بێ و ڕێزگرتن بێ لە منی ژن وەک خۆم و ئەوی پیاویش وەک خۆی، نە من زیاتر لەو نە ئەو زیاتر لە من، نە من کەمتر لەو نە ئەو کەمتر لە من. ئابم شێوازە پێم وایە ئەوەی خەباتی زۆر کراوە، ڕێکخراوە و پارت و گروپی زۆر هەیە لە جیهانە، لە هەرێمی کوردستان زۆر هەیە، لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر هەیە، بەڵام سەرەکەی هەرچەنە هەرێکەشوان بە جیاواز کارەکەین، بەڵام ئامانجەکە چییە؟ ئامانجەکە لە پێناو دەستەبەرکردن و دابینکردنی ژیانێکی هاوبەش و پێکەوەی و ڕێز لەگیرا وایە. پێم وایە گەر ئێمە بنەماکانمان نیشانی یەکتر زیاتر بین و بتوانین هەوڵ بین و گروپانە زیاتر لێک نزیک ببنەوە بۆی هێزمان بکەین بێک، باشتر ئەتوانین ئەو دنیا دروستکرا و ستەمکاریە تێک بشکێنین و ئامانجەکەمان باشتر بکەن. هاوڕێ هاوژین زۆر سپاس بۆ ئامادەبوونی لە بەرنامەی ئاسۆی بەرابەری. من قسەیەکم نەماوە، ئەگەر شتێک هەیە کە باستان نەکردووە ئەتوانن بفەرمون. سپاس بۆ ئێوە و سپاس بۆ هاوکارانت، دەستان خۆش بێ. تەنها ئەوەم هەیە کە بڵێم تکایە با ئێمە ئەو ژیانەی کە تایە ئەژین، ئەو دۆخی کە ئێمە هەر ڕۆژێ بێڕێزیمان پێکرێ لە بەرەوەی کە ژنین، هەر ڕۆژێ ئێمە بەکارهێنرین بۆ لە بەرەوەی کە ژنین، هەر ڕۆژێ ئەکرین لە کاڵا بە کاڵاترین لە بەرەوەی کە ژنین، هەر ڕۆژێ ئێمە بێ ئیرادە ئەکرین لە بەرەوەی کە ژنین. ئەمە ژیانێکی سروشتی نییە، ئەمە لە ئاسمانەوە نەهاتوو بۆمان، ئەمە لە ئەسژێر زەویەوە بۆمان نەهاتوە، بەڵکو ئەمە دروستکراوی دەستی مرۆڤانێکی دەسەڵات خوازی تونوتیشکارن و ئێمە پێویستە لێی هۆشیار بین و ژن پێویستی بە ڕێزی ژنە، ژن پێویستی بە خۆشەویستی ژنە، ژن پێویستی بە متمانەی ژنە. بۆ ئەوەی کە ئەمە دروست بێ پێویستە ئێمە جارێکی تر دوور لە ذهنێتی پیاسالاری، دوور لەو عەقڵێک کە ئێمە پێی پەروەردەکراوین، جارێکی تر دەمو چاوی خۆمان پاک بکەینەوە، ئەو چاویتەی کە بۆمان لە چاوکراوە کە ئێمە چۆن سێری ژیانی پێ بکەین، بیۆریمان هەبێدانین لە چاومانە، ڕەنگەکانی ژیان وەکو خۆیان ببینین، ژن وەکو خۆی ببینین، پیا وەکو خۆی ببینین و ئەو دەسەڵاتە دروستکراوەی کە پیاوان بەشێکی زۆر لە پیاوان شانازی پێوە ئەکەن لەسەر حسابی کەسایەتی و جەستەی ئێمە دروست کراوە و هیچ کاتێ بەرامبەر بەهێز و ئیرادە و توانای ژنانی بەهێز خۆراگر نابن و ئەوەی کە دژی خەباتی ژنان چ بە ژن خۆی و چ بە پیاوانیش دژی ئەوەستنەوە بێگومانەمە لە ئەنجامە دوا ئەکەون و مرۆڤاتی ڕێڕەوی مرۆڤاتی لەگەڵ ئەوانە نابێ و ئەوان ون ئەبن لەناو خەباتی مێژووی مرۆڤاتیە. تەنها ئەو میز بێڵم هیوام وایە کە ژنان زیاتر لە پشتیەک بین، زیاتر متمانە پێکتر بکەین. جارێکی تر سپاس بۆ هاوڕێ هاوژینی زیبا، سەرپرشتیاری فێمینیزمی ڕۆشنگەری لە شاری سلێمانی کە لە ڕێگای ئسکایپەوە میوانی بەرنامەی ئەم هەفتەی ئاسۆی بەرابەریمان بوو. بەڵێ بینەرانی خۆشەویست، بەو جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئاسۆی بەرابەری، هەتا ئاسۆی بەرابەریەکی دیکە و هەفتێکی دیکە ماڵاوە.